درێژکردنەوە خلافی قانونە و نا دیموکراتیە. پەرلەمان بۆ ماوەیەک هەڵبژێردراوە، خەڵک بۆ ئەو ماوەیە دەنگی داوە بەو کەسانە. لە هیچ دنیایەک لە هیچ قانونی انتخاباتێک پەرلەمانێک بۆی نوێ عمری خۆی درێژکاتەوە، چونکە ئەو خلافی ئیرادەی میلەتە. معنە حەقی انتخاب لە میلەت دەستێنێتەوە. حەقی انتخاب هی میلەتە. میلەت حەقی انتخابیە بۆ 3 ساڵە بۆ 4 بۆ 5 لەو مدەتەدا حەقی میلەتە. پەرلەمانی کوردستان بە دەنجی 6 ئەندام پەرلەمان ماوەکەی بۆ 8 مانجی تر درێژکرایەوە. بەمەش هەرێمی کوردستان لە قالبی دیموکراسی چەند هەنگاوێشتر دوورکەوتەوە. چەند ئەندام پەرلەمانێکی پێشوش ئاماژە بەوە دەکەن لە ڕووی یاساییەوە درێژکردنەوەی ماوەی پەرلەمان ڕێگە پێنەدراوە، بەڵام بەداخەوە درێژکردنەوەکە بۆتە دیاردە و لە تەواوی خولەکاندا ماوەکەی درێژکراوەتەوە. ئاماژە بۆەوەش دەکەن ئەم پاساوانە جێگای قبول نین لە لای هاوڵاتیان و بەشێک لە حیزبە سیاسیەکان. لەسەر ئاستی نێودەوڵەتیش دەبێتە شکست بۆ سەر هەرێم. ئەم درێژکردنەوەانە ئەوە بوویتە نەریتە، ینی لە تقریبا لە هەموو خۆڵەکان هەیە، هەر خۆڵەکیش هۆکار و ینی هەنجەت و ئەوەی خۆی هەیە. دانەوێش چێشە بە دروست بکەن، ینی ناکۆشی دروستکەن لەگەڵ بەغدایان لەگەل ناوخۆش، ینی ئەمەشەم بووتە هاوکار وەکو لە خولی یەکەم، ینی کە ناوخۆ تێک چوویتر 14 ساڵ پەرلەمانی کوردستان درێژەی کێشە. يعني دەبایە چەندی 2 خولیکە زیاتر 3 خولیکە ببوایە، ینی ئێستا دەبایە 8 خولی پەرلەمان هەبووە. ڕووی فەقی دەستوریەوە وەکو پرەنسیب وەکو مەبدە ناکرێ ماوەکە زیاتر درێژ بکرێتەوە، چونکە ئیرادەی گەل بۆ ئەو نخبە پەرلەمانیە کە هەڵبژێردراوە بۆ ئەو 4 ساڵەیە ناکرێ خۆیان لە زیاتی ئیرادەی گەل بڕیار لەسەر تەمدیدکردنەوەی وادەی خۆیان بدەن. پەرلەمانی کوردستان پێشینەیەکی زۆری هەیە بۆ مەسەلەی درێژکردنەوەی وادەکانی خۆی. دەسەڵاتی حەقیقی بۆ درێژکرد بۆ دیارکردنی وادەی هەڵبژاردەکان ئەوەی ڕاستی بێ لەدەست هێزە سەرچەکانی سیاسی کوردستاندایە. ئەندامێکی دەستەی حیزبی زەحمەتکێشانیش ئاماژە بۆ ئەوە دەکات هەرێمی کوردستان لە ڕابردوودا هەمیشە بانگەشەی بۆ دیموکراسی بوونی خۆی کردووە، بەڵام دواخستنی هەڵبژاردنەکان بە هەر بیانویەک پێچەوانەی دیموکراسیە. تاخیرکردنی هەڵبژاردن یان دواخستنی هەڵبژاردن بە هەر بیانوەک بێ بمانەوێ نەمانەوێت تەبیعی هەم لەسەر ئاستی ناوەخۆ و هەم لەسەر ئاستی دنیای دەرەوەش، چونکە خۆت دەزانی ئێمە لە 24-5 ساڵی ڕابردوو یان بە دیاریکراوی لە دوای ساڵی 1992 کە یەکەم خولی پەرلەمان دەستی پێ کرد هەمیشە ئیدعای ئەوەمان کردووە کە ئێمە ئەزمونێکی دیموکراسین و بە بڕوای من یەکێک لەو پێوەرانەی کە ئەزمموی دیموکراسیشی پێدەناسرێتەوە ئەوەیە کە ئەم دەسەڵاتە چەند ئیلتیزام دەکات بە جەدوەلی انتخابات لەسەر ئاستی دەرەوە بۆ سومعە و ناوبانجی ئەزمونونەکە تەجروبەکە پرۆسە سیاسیەکە هێزە سیاسیەکان و لەسەر ئاستی ناوە خۆش کە خۆت دەزانی زۆرێک لە ئێرباک و لە با بڵێن نیگەرانی لای خەڵک دروستەکە. ئەگەر لە یەکەم خولی پەرلەمانەوە تاوەکو ئێستا پەرلەمان بە پێی یاسا تێپەڕێنرا بووایە دەبوو پەرلەمانی کوردستان ئێستا لە خولی حوتەم بووایە، بەڵام بەهۆی درێژکردنەوە لە سەرجەم خولەکان تەنها 4 خولی تێپەڕاندبووە و لە خولی یەکەمدا واتە لە ساڵی 1992 پەرلەمانی کوردستان بە چەند قۆناغێکی جیاواز بۆ ماوەی 10 ساڵ درێژکرایەوە. لە خولی دووەم و سێمیشدا لە دوای تەوابوونی ماوەی یاساییەکەی 2 مانجی تری بۆ درێژکرایەوە و لە خولی 4میشدا چەند ڕۆژێک بەر لە ئێستا چەند لایەنێکی سیاسی تەمەنی پەرلەمانیان لەم خولەدا بۆ 8 مانجی تر درێژکردەوە. بەمەش تەواوی خولەکانی پەرلەمان بەدەر نەبووە لێ درێژکردنەوە. زریان سدیق، کەناڵی ئاسمانی پەیام، خەولێر.